لە بەیانیەوە خانشینیان هاتوونەتە بەردەمی بانقەکان و ئەوە کاتژمێریەکی شتێپەڕیوە بەڵام تا ئێستا پارە نەگەیشتۆتە بانقەکان تاوەکو دابەشکرێ بە سەریاندا. ئەمەی دەیبینن سەرەی خانشینانە لێرەدا کە لە بەیانی زووەوە هاتوون. مامەجان چۆنی؟ لە ساعت چەندەوە هاتووی؟ والله من 5 جونی واتم. 5 جونی بەیانی. بەڵێ. ئێوە یەکی شتێپەڕیوە و موچار نهاتوو. والله دەڵێن دێنازام دێژ هەر بێ باشە. هەر بێ باشە. هەر الله هیچ بکەی کاکە. تاکەی تەحەموولەکەی بینیتەوە. خوا خراپتری لە کنەوانیا ئەم دەمەوێت هەمومان یەک بین. دەمانەوێت خاینمان تیانە بێ ئێمە ئەوە باشتر نییە خوا. تەواوە ئەوە. تا ساعت چەند لێرە بی؟ والله بەیوام تقریبا دەوری 4:30 بڕۆمەکە نەبوو. ئەگەر نەبوو. ئارێ والله ئەگەر بووشەوە. ئینشەڵڵا زوویە تو تووشەڕۆیتەوە. تۆڵی دێ. ئایە ئینشەڵڵا دەستەکانە خۆش بێ. ئەوەی کەی بینن ئەمە دیمەنی سەرەگرتی خانشینانە کە تا ئەم ساتە کاتژمێرێکی شتێپەڕیوە بەڵام نەهاتووە. لە ساعت چەندەوە هاتووی؟ والله من ساعة پێ زادم. پێنج هاتی؟ أنا بخ. لە دوای نوێژ. أنا والله نوێژم کرد لە ماڵ هاتم. ئەیبەت بە دەکەی لێرە. ئێستا 15 والله هەتاما ئەگەر پارەکە بێ وەلی هەتا نوێژوا لێرە بوومە چێش. وەڵی. وەتە لەسا سەرە گرتووە. أنا والله. ئەی بۆ ساعت چەند؟ بەڵامیش دەور 5 بوو مامۆستا. 5 هاتی؟ بەڵێ. باشە ئەوەی کە هەیە تاخیر بووە یەک تێپەڕی. ئێوە چیتان لەگەڵ بانقیاوت؟ والله هیچمان نەوتووە. هیچ. دەستا خۆش بێ. لێرە ژمارەیەکی زۆر زۆر سپاس دەکەم دەستێ ماچەکەم. ژمارەی زۆر لەو خانشینانی لێ داجا چۆنی؟ ساعت چەند هاتی بوێرە؟ والله سعاد يكاتي یەک هاتی؟ بەڵێ. یان تۆزێک هاتووی؟ بەڵێ ئەی تەسەورەکەی وا زوو بدرێ؟ والله زەحمەتە یاخوا لەش ساغ بێ. ئەمە دیمەنی خانشینانە لە سەرەی وەرگرتنی موچەیە کە دوێنێ وەزای دارایی لە ڕاگەیەنرایەکدا لەگەڵ لیستی موچەدا بڵاوی کردەوە کە لە کاتژمێریەکەوە موچەدا بەش دەکرێت بەڵام خانشینیان ئەمەیان نەزانی بوو لە بای زووە هاتوون تایەتی دوای نوێژی بەیانیەوە هاتووە لە 5 و کاتژمێر 5ەوە هاتوون لە 3 بەیانیەوە هاتوونەتە ئێرە لە سەرەی ئەوەستان چاوەڕێی موچەن بەڵام تا ئەم ساتە پارە نەگەیشتۆتە ناو بانکەکان وەکوی کە باس دەکرێت دوا دەکرێت دابەشکردنی موچە بۆیە کاتژمێریی شتێپەڕی ئەمە هەر لەسەردا وەساون و تا بێت قەرەباڵەختر دەبێت سەرەی وەرگرتنی موچە.